بەڕای من زیاتر بابەتەکە سیاسیە سیادیە لەوەی کە بچینە بابەتێک ئایا لە توانای هەیە یان توانای نییە چکەم بە پێی تیفاق تۆ بەشێکی لە عێراق دەبێت عێراق مولزەمە بەوەی کە هاوڵاتیەکانی وەکو یەک تەماشا بکات چ کورد بێت چ عەرەب بێت چ خەڵکی تر بێت دەبێت ئەوان بیکەن بەڵام ئەگەر ئەوان نانەوێت لەگەڵ تۆ بن دەبێ ئێمە بژاردەیەکی ترمان هەبێت بەوەی کە ئێمە دەستکراوە بین لەوەی کە استقلالێکی با بڵێن سربەخۆیەکی ئابوووریمان هەبێت لەوان جودا ببینەوە بەڕێ من لەو کاتە ئێمە دەتوانین موچە دابش بەڵام حتا بەشێک بین لە عێراق من بە ئەستەمی دەبینم حکوومەتی هەرێم بتوانێت موچە دابش بکات چکۆم بە ڕووی یاساییەوە دەست و پێبەستراو دەبێت لێ ناگەڕێن ئەو کارە بکات وە تا دەستکراوە بێت بتوانێت تیجارەت بکات بتوانێت نەوت بفرۆشێ بتوانێت داهات هەمە ڕنگ بک بۆی بتوانێت موچێ هەرێم بدات بەڕێی من دوو بژاردە هەیە لە بینی عێراقیان موچە بنێرێت یان سربەخۆی بدا بە کوردستان سربەخۆی لە چلایەنێکەوە لە سربەخۆی ئابووری بە شێوازێک بێت شێوازی زۆرە دەتوانێت سربەخۆیەکی ئابووری بێت دەتوانێت سربەخۆیەکی نیم چەکراوە بێت وەکەوەی کە کۆنفدرالی پێ دەڵێن واتە ئێمە بەشدار دەبین لە حکوومەتی عراقی لە دوو وەزارەتە وەزارەتی دەرەوە وەزارەتی دیفاع ئەوەکەی ترمان هەموو شتێکمان جودا دەبێت حتا لە ڕووی داراییشەوە تەنها نەختینەکەمان یەک دەبێت بۆ نمونەی هەردوو لامان بە دینار تەعامل دەکەین دەتوانین ئەو کاتە دەستکراوەتر دەبین واتە ئێمە تەنها مشترەکێک لە بینی ئێمە ئەوان وەزارەتی دەرەوە دەبێت لەگەل وەزارەتی دیفاع ئەوە کانترمان هەمووی جودا دەبێت وەلو ئیستیش تقریبا وایە بەڵام شێوازی کۆنفدرالیەکە زیاتر ڕێک پێ دەدا کە تۆ بتوانێت لەگەڵ وڵاتانە ئیتیفاق بکەیت لە ڕووی سنوورەوە لە ڕووی شتەوە ناکرێت داهاتەکان هەمووی بگەڕێتەوە بەبغا دەتوانێت کوردستان زیاتر خۆی تەحکومی پێ بکات باشەوە بڕیارە لە دوو ڕۆژی داهاتوودا شاندێک لە بەغدا سەردانی هەرێمی کوردستان بکە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە هەروەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانش ئەوڕۆ لە کۆنگرێس ڕۆژنامانی باسی لەو بابەتە کرد بەڕای جەنابەت ئەو شاندە و هاتنی ئەو شاندە هیچ کاریگەرێکی دەبێت یان هەروەکو باز دەکەن کە بەنجێک دەبێت بۆ ئەو کێشەی کە هەیە بەڕای من شتەکان ڕوونتر دەبێت گەوشان دەبێت وا بزانم سەرەتا بەشێکیان نەگەیشتونی ڕۆژ بەشەکەی تریش بەیانی دوو بەیانی دەگەن ئەمانە بەشی فەنین لەوەیە بەشێکیانش سیاسی بێ کە دێن ئەمانە بۆ توانەوەی ئەو بەستەڵەکەی کە لە بینی هەردووکیان هەیە ئەن دەبێت ڕێگە خۆشکەرێکە بێ بۆی بتوانن دانیشن بێکەوە چکەمەوەی کە بەغدادێکە نەحەقیە بەرامبەر بە خەڵکی کوردستان لەوەیە کەلیمەت و حەقین یوراد و به الباطل ئەوەش هەبێ یعنی ئەوان دەڵێن دەستورە بەڵام دەبێت بۆ خەڵکی ڕوون بکەنەوە لە شێوازێک دەستورە محکمە ئیتیحادیش ئەم مۆزای بەسەردا هاتووە دەبێت ئالیەتێک ببینینەوە ئەگەر دەمانەوێت بە یەکۆ بژین دەبێ ئاشت ببینەوە و ڕێککەوتنێکە بێت ئەگە ناشمانێ بێکۆبجین با جودا ببینە دوو هاوسەی باش بین لەگەڵێکە باشە ئێستا ئەگەر بۆ ئەو بینەرانەی کە موچەخۆرن بەڕای جەنابەت دەتوانی پێیان بڵێکەوە یان دەتوانی با بڵێ مەسیری موچە بۆیان ئەشکرا بکەیت بەڕای جەنابەت موچە چی لێدێ دەدرێ نادرێ چارەسەر دەکرێت چارەسەر ناکرێت بەڕای منەوەی کە قڕی کردو بەسەری هەموو عێراقیەکانە ئەوەیە کە عێراق نەوتی هەیە کوردستان شێکێکە لەوانە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ئێمە هەمومان یان زۆربەی دانیشتوانی خەڵک موچە خۆری حکوومەتە بەڵام ئەگە موچە خۆڵی کردی تاربێت بواین ئەم کێشەیە ڕووی نەدەدا ئەمە دەبێت سیستەمی حکومڕانی بگۆڕین کابینەی ڕێزدار مەسرور بارزانی هەنگاو بەرەوە دەنێت کە خەڵک بەرەو کەرتی تایبێت بچێت زیاتر بەرەو کەرتی گشتی نێت بەڵام بەڕای من ئەوەی لە کەرتی گشتی بێت وەزعی باش نابێت لەوەیە لە ڕووی موچەوە ینی بژێمەمر بەڵام نەدەوڵەمەند دەبێ پێی بۆ موچە کەس دەوڵەمەند نابێ نەش دەسوانەی داهاتوویکی باشی هەبێ فەدەبێ ئێمە خەڵکی خۆمان لەسەرەوە ڕابێنین لە کەرتی تایبەت لە ڕێکخراونەوە دەوڵەتیەکان بزنسی خۆیان هەبێت بەو شێوەیە خاڵک دەژێت نەک هەمووی لەسەر حکومت بێت وەکو ئەوەی کە ڕعای بێت تۆ نقستانی تو حکومت خەرجت بکێشێ بەڕای من لەگەلەوە نیم کە مۆزەفی حکومت بیت زیاتر لەوەی کە کەتی تا ئەوەیە لەو ڕۆژانە موچە چارەسەر دەکرێت موچەیەک دێ موچەی مانجیدا ڕابردوو موچەیمان بەڕای من لێرە تا دە ڕۆژی چر موچە دەدرێت بەڵام دوای ئەو موچەکە چی لێ دێت ئەویانە ناسانم بەڵام گەیشتۆتە ئاستێک بەرم لێرە تا دە ڕۆژێکی تر بەپی هەندێک زانیاری بەپی هەندێکە و داهاتانی کە خڕکراوە تۆ بەپی هەندێکەوەی کە بەغدا نەرمی نواندووە دوای ئەم شەڕە لەوەیە نەتیجەیەکی هەبێت بەس هیوادارم نەتیجە ینی بگەن نەتیجەیە کۆتای بیتر خەڵک ماندوو بوو لەوەی کە دێت و نایەت ئەگەر کۆتایی نەهات ئەگەر کۆتایی نەهات چەڵ بژاردەیەک لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە جگە لە داهاتی ناوەخۆ دوو بژاردە هەیە لە پێشی بژاردەیەکە من ئەوەیە بگاتە ڕێکخراونەی وڵاتەکان وەکو مەجلسی ئەمن داوا بکات عێراق
بکەوتە بن بەندی حوتم چکم ناتوانێت هاوڵاتیانی خۆی بەعدالت بێ لەگەڵەوەی کە لە نەوەتەکان بینیمان نەوت بەرامبەر خۆراک ئەمانە نەوت بەرامبەرەوەی کە بەعدالت تەوزیع بکرێت بە تەسەڕ من ئەمە بژاردەیە کە دەتوانن ئیشی لەسەر بکەن و دۆستانی کوردیش کار لەسەر ئەمە بکەن بژاردی دۆمین جەنگە وەلەوە ئەو بژاردەیەکی ناخۆشە بژاردەی سێم ئەوەی کە هەیەستە لە ئارا ئەوەیە کە پێک بێن ئاشتێکە بێ لەبینە بەڵام ئەگە ئەمە نەبێت دڵنیان دەکەم دوانەکەی تر بژاردەی بەهێز دەبن